پەیوەندی یاپراق و کاخۆ نەزای چییە؟ ناوەڵات چییە؟ نازانی؟ نەمزانیوە با لە خۆیان بپرسی. باشە با لە کاک عەلیەوە دەست پێ بکەی. هەڵامایەکەکە لەم سەرش بخەی نادەی. ئاخە بۆ چکەوە. کاک عەلی پەیوەندی یاپراق و کاخۆ نەزای چییە؟ گیان پەیوەندی یاپراق لەگەڵ کاخۆن نازانی؟ خۆتی پەیوەندێکە خۆتی زۆر زۆر بەخێر بن بەخێر بن. وەمان باسکە لە کەیەوە تۆ سەرقاڵی ئەم ئالەتی ئەم ئامێرە میوزیکی. سەرەتا دەستخۆشی بەناوە جوانەکەتانی دەکەم دەستخۆشی لە کەناڵی کورسات دەکەم بۆ ئەو دەرفەتە جوانی بە ئێمەی بەخشی. من وەک خۆم عەلی لوقمان نزیکەی 13 ساڵە ژەنیاری میوزیکم بابەتی ڕیتمیەکان و ساز و عودیش. هەر ئەو ڕیتمیەکانی ئەوانەی تریش. بەڵێ ساز و عودی ئەتوانن بژەنم. زۆر باشە دەستە خۆش وەکو کاخوونەکە سپاسان دەکەم. وەکو کاخوون مێژووی کاخوون دەگەڕێتەوە بۆ سەدەی 19 کە ئەو کاتە بڵین لە ئالەتێکی نەریتی و میوزیکی کۆنی ئەلفۆ پێرۆ بووە لە وڵاتی پێرۆد کە سەری هەڵداوە. ئەگەر بینەوە سەر ناوەکەشی کە لە چێوە وەرگیراوە شەی کاخۆن وڵامانە گرنگە بۆ ئێمە ئەو کاتە بڵین لە سەدەی 19 لە زمانی ئیسپانی وەک دەزانی کە ئەمریکای لاتین زۆربیان بە زمانی ئیسپانی قسە دەکەن. ئیتر وشەی بڵین لە ئەلفوبەی ئیسپانیە ویستویانە وشەیەک بدۆزنەوە بۆ بۆکسی ئینگلیزی ویستویانە وشەیەک بدۆزنەوە ئەوانش هەڵساون وشەی کاخۆنیان هەڵبژاردووە کە شکڵەکەی لە بۆکس نزیکە بۆی ئەو ناوەیان لێناوە تا کاتە بە بۆکسیان کێشاوە و بەڵامی تر بکەنەوە ناوێکی تری لێ بنێن ناوێ لێناوە کاخۆن پێما بێمە زیاتر لەگەڵ سەمای ئیسپانیشە بەڵێ مقابلی درامسی ئینگلیزی چۆنیش بووە بڵین لە چێوە سەری هەڵاوە چۆن دروست بووە ئەو کاتە بڵین کە وەک دەزانین ڕاگەزپەرستی هەبووە باشە کۆیلەکان بڵین کۆیلە ئەفریقیەکان کە لە ئەمریکای لاتین ئەوانە ژێردەستە بوون بڵین کە شەوانە دادەنیشتن بۆ ئەوەی بتوانن جەوێک بۆ خۆیان دروستکەن لە جات تەپڵە ئەفریقیەکانی خۆیان هەڵساون بە پارچەی داری بڵین میوە ئەو شتانە چەند پارچەیەکیان لێک داوە و بە شکڵێکی ناڕێک ناوەکەی بۆش بووە ئیتر ڕتمیان پێ دروست کردووە بەڵام دواتر لەلایەن بڵین خاوەنەکانیانەوە قەدەغە کراوە بە مەبەستی ئەوەی کە ئێوە ناتمان نابێ خۆشی ببین و نابێ ئێمە بێزار بکەن ئیتر لەو کاتەوە کاخون بەرەبەرە سەری هەڵداوە و دروست بەگەیشتە بەو ڕۆژە بڵین چەند زۆر کاخورمان هەیە 5 جۆرمان هەیە معلوماتی باش کردەوە لە سەری دەستە خۆش بەدەکاتە گرنگە زانی گرنگە تۆ ئالەتێک ئەژەنی یار ئامێرێک زانیاری تاوە هەبێ لەسەری لەسەر هەموو ژەنیارێک کە ژەنیاری هەر ئامێرەکە ئەبێ بزانێ مێژووی ئالەتەکەی با دوای باسی جۆرەکانی بکەین پرسیارترمەیە بەخوا لەسەری منیش پرسیارم زۆرە لەسەرەوە گەڕینەوە لای تۆ با بچینە لای کاکایات تۆش بەخێر بەی سەر چاوان تۆ ئامێری سازە ژەنی تۆش کەمە قسەمان لەسەر ئامێری ساز بۆ بکە هەروە پێشمان بڵێ چەند ساڵە سەرقاڵی ژەنینی ئەم ئامێرەی چۆن فێر بووی سەرەتا بەیانی باش لە ئێوە و لە هەموو بینەرانی کورسات و هەموو کوردستان ئاکەم هیوای ڕۆژێکی باش و تەندروست بۆ هەموو لایەک میژوە کاک عەلی دەستپێکەکەم بە خۆناسانێک بێ من ناوم یاد عەبدوڵڵا بایزە خەڵکی شاری ڕانیم لە هەمان کاتیشدا خوێنکاری زانکۆشم هەر لە منداڵیەوە حەز و ئارەزوو خولیان بوو میوزیک و مۆسیقا هەبووە لە خێزانەکەماندا باوڵەی مامەکانم و پورزاکانم ئەوانیش ژەنیاری چەند ئامێرەکەن لەوانەوە حەزم چۆتە ئەو ئامێرانە و هەر خۆشم خۆم پێگەیاندووە تا ئەمڕۆ بێ هیچ ئەوەیەک ناوەندێکی ئەکادیمی و مامۆستایەکە تا ئەم کۆتایانە لەم کۆتایانە سەرقاڵی دەرسە ئەکادیمەکانم لای مامۆستایەکی یازی لە سلێمانی هەر بە حەز و خولەی خۆت هەر بە حەز و خولەی زۆر زۆر گرنگە دەستە خۆش بێت بۆچی ئەتێ بە شازێکی ئەکادیمیش خۆت فێری بابەتەکانی ترکەی بەڵێ زۆر گرنگە بۆ ژەنیار بە شێوازی ئەکادیمی فێر بێت دەتوانین بڵین ئەگە بناغەکە بە باشی فێر نەبی ناتوانانی زیاتر سەرکەوی و بەرهەمەکانت باشتر پێشکەش بکەیت سەرەتا پێویستە بنەڕەتەکەی بزانی تاوەکو بتانی باشتر و باشتریش ببین زۆر گرنگە بۆ ژەنیار کە بە شێوازی ئەکادیمی فێر بێت لە سەرساز هەیە بە قەولی خۆتان لە ڕانی ڕاتە ئێرە بخێر زۆر سپاس با بچینە لای کاکە ئیلیا گیتار کاکە ئیلیا بەخێر بێ بەخێر بێ بەیانی باش بێ زۆر سپاسانەکە چەندێکە سەرقاڵیم من لە نزیکەی وا بێت بە 7 ساڵ دەستماوەتە ئالەتی جیتار تقریبی ئەوڵەکەی بە 3 مانگ لەگەڵ مامۆستا ڕۆشتم
هەر سەرەتا بە گیتار دەستە پێ کرد سەرەتا بەشیدا دەستم بەکە خۆی پێشتر حەزم لە پیانۆ بوو بەڵام تۆزە بەلامەوە قورس بوو زۆر لە سەری بەردەوام نەبووم من 2 هەفتە بوو پیانۆشمانەیە ئەگەر حەزت کرد ئەمڕۆ وڵی مەگەر بێم هەپی بەرزەی لێ وەڵا خۆشە زۆر باشە 3 ماڵ لەگەڵ ڕۆیشتم تەکنیکی چاکی فێر کردم شازی دەستڕاگرتن و مەجموعەشی زۆر چاکی فێر کردم توانیم خۆم لەسەر پێی خۆم بۆستم دوای ئەو وردەوردە بەردەوام بووم خۆم فێر کرد و چەند گۆرانی کوردی فێر بووم و زۆر ئێوە چی کۆی کردوونەتەوە بەرنامە ڕۆژێکی بەرنامە ڕۆژێکی نوێ یان ئەکید پێش بەرنامە ڕۆژێکی نوێ یەکترتان ناسیەوە و هەستتان کردووە ئەمڕۆ ئارەمڕۆ ناڵم پێش بەرنامەکە پێشتر پێشتر من و کاگیلیا هەر لە هەمان زاکۆین دەخوێنین بێکەوەین ئیتر کاکەیادش لە ڕانیەیە بەڵام کاکەیادمان بەبوونی ڕەفیقێکی ترمانەوە ناسی ئیتر ئەو پەیوەندیمان دروست کرد و ئیتوان باشەکی جوان پێشکەشکەی هەر زۆر زۆر باشە دەستان خۆش بێ بەخێر بن سەر چاو خۆشحاڵین کە ئەمڕۆ لامان ئامادەن پێمان خۆشە گوێمان لە پارچە میوزیکێکی تر بێ ئەگەر ئێوە ئامادە بن بەس پێشکی باز لە بەرهەمەکەی بکە باش ئەی بۆ جۆمان لێنە بە دوای باسیکەن خۆشتان نەزانم بەدڵی خۆتە با جۆمان لێ بە دوای باسێت زۆر چاک ئەی یاخوا دەست و چاوتان خۆش میکسێکی زۆر زۆر جوان پێما بە بەرهەمی یەکەمیشتان هەر میکس بوو وانە هەر میکس بوو ئەوانەی دیریشمان هەر وایە باشە کاتە مایکەکە هەر بگری بەدەستەوە اینجا باسێکم بەرهەمەمان بۆ بکەی پێشتر ویستە قسەی لەسەرکی فەرموو بەرهەمەمان ئامادە کرده بوو لە مەقامی عەجەم پێگێت مەقامێکی شادە مەقامێکە زیاتر بۆ وەکو کاتێکی ئێستا گونجاوترە لە چەند گۆرانێکی کوردی پێکاتۆس لە 3 گۆرانی بوو پێشکەشمان کرد و بڵێن
چۆن تێداگەێنم باشە. مەقامێکی شادا هات تۆزێ جێوێکی خۆشتری هەیە لە چاو مەقامەکانی ئەوانە هەڵەبژێرن و میکسیانەکەن وەڵاهی بەپێی تێکەڵبوون حەزەکەین تقریبا لە هەموو مەقامێک شتێکی تیابێت لە هەموو مەقامێک بەرهەمێکمان هەبێت ئێستا مەقامی حیجاز و بەیات و نەهاوەند و خۆتان تیای ژیاو وانە هەستان لێیتی ئێمە زۆر جارێنە پرۆگرامەکە باسی ئەومان کردو ئاڵێن یعنی لەگەڵ زۆر ئاوازدانەری گەورەیە گۆرانی بێژی ناودار و نەرمەند گفتوگۆمان کردو زۆر باسیەوە کەناڵن گەنجی ئێستا گوێ لە ئەو ئاوازانە ناگرێت کە ئاوازی ڕەسەنن وایە ئەمە لە بنەڕەتا لای ئێوە وایە وەکو موزیسیان وەڵای وەکو موسیسیان زیاتر گوێ لەو شتانە ناگرین کە تەکنیکی جوانی تیا بەکار هاتووە بێزەبێت شتێکی جوانی شتێکی شازی تیا بەکار هاتبێ ئیتر زۆر شرط نییە بڵێن ئیلا بێ کوردێکی ڕەسەن بێ یا گۆرانێکی کللتوری بێ کۆن بێت لە گۆرانی تازەکانی شەهەنێ گۆرانی هەیە تەکنیکی جوانی تیا شتی جوانی تیا گوێ لە هەردوو لاگرین زۆر باشە دەستە خۆش بە هەر مایکەکەمان بۆ بیت بە کاکەعالی اینجا با ئێستا کەمێکتر پرسیار لەسەر ئەو ئامێرەی تۆ بکەین ویست باز لە جۆرەکانی کاخۆن بکەین پێمان بڵێ چەند جۆری هەیە ئەمە کاخۆن 5 جۆری هەیە کە بریتین لە پێر و کاخۆن کوبا کاخۆن و بۆمینگۆ کاخۆن و باتە کاخۆن لەگەڵ سنێرس کاخۆن کە هەر جۆرە و تایبەتمەندێکی خۆی هەیە و تایبەتە بە دەوڵەتەکەی خۆیان بەڵانی بەنای وڵاتەکەەوە بەڵێ بەڵام دوانەکەیتە بەنای وڵات نییە بەنای شوێنە ئەویان تاکیدیم زۆر بەڵام بەناوی شتێکتر ناونراوە باشە ئەمە بۆی بینەران وە ینی تۆزە ڕوونتر بێ لەلایەن بەڵێ کاتێکی گوێی لێگری لەوە ناچێت کێشی بە تەختەیە هەستەکەی دەنگێکی ترە ئەو ئینەی بەردەمی ئەو ڕووکاری دەرەوە چییە؟ بەڵێ مادەخۆیە بەڵێ کاخۆن ئەمەیان لە دار دروست دەکرێت باشە باشترین جۆری داریش بۆ دروستکردنی کاخۆنداری بریچە داری بریچ چییە؟ ئەم دارێت لە کوردستان نییە بەڵێ هەر لە دەرەوە هەیە ئەمە باشترین جۆرەی بۆی لی دروست بکرێت و ناوەکەی بڵین لە چەند پارچێک پێکاتۆ ناوەکەی بۆشە بڵین کونێک لە پشتەوەیە لە دواوی هەیە بۆی ساتوانینەوەوانە وڵا بە ئاوکارانیش متوانێت پیشانی بن بۆی زۆر گرنگە ئامێرێک کە ئێمە ئەیبینین لەناو گروپێکدایە یان لە نێو کۆنسێرتێکدا بینین کە تازەیە ڕەنگام زانێرەنە دەرفەتی ئەومان نەبێت جارێتی کاعلیمان دەستکەوێتەوە هەندێک لێپرسین بۆ بینەرانیشمان بزانن بۆی ئالەتەکەش پیشان بین ئەڵێ مایکەکەشە پێ بە وڵات وەزە ناخۆشیش وەک دەبینن کونیشی لە دواوی هەیە بۆ ئەوەی بتوانێت هەوا دەربکە و سەڵتەکە دەربێتن و ئەگەر گوێتان لێبوو بێ کاتێکە دوو دەنگەکە پێ دروست دەکەین کە دەنگی دوم و دەنجی تاک زرینگەیەکی هەیە مایک دەست ناتوانانی زرینگەیەکی هەیە ئەگەر هەست پێ بکەیت بەڵێ ئەم زرینگەیە بڵین لە لای بەشی پێشەوەی دوو تاڵ یاخود دوو تێڵی بڵین وەکو سپرینگە کاتەکەلەی دەدەی دەلەرتەوە ئیتر ئەم زڕەیە دروست دەکات ئەم لەرینە دروست دەکات بۆی چێژێکی جوانتری هەبێ و دەنگێکی جوانتری هەبێت زۆر باشە جا منە من پرسیاری ئەو بکەم تۆ بۆچی ئەم ئامێرە و هەڵبژارد بۆ ئەوەی کە خۆی ئێمە وە قەرارەکەمان وا بوو زیاتر مۆزیک پێشەشکەی میوزیک بێت گۆرانی بێژمان لەگەڵ نەبوو ئیتر کاتێککە بە تەنها میوزیک بێ وا جوانترە کاخونەکە سەڵتی نەرمترە و لەگەڵ کاتەکەش گونجاوترە من لەگەڵ ئێوە گۆرانی مەوتەوە بەس دەنگم ناخۆش یاخوا دەستە خۆش بێت وڵات دڵیان وا باسی کرد ئێستا پارچە زۆرشانی بخەنە بەردەست دروستێکی وایە دەستە خۆش بێت بە لای کاک کاکەیات ساز زۆر باسیەکەن ئەڵێن زۆر لەگەڵ هەستایە نیم و ئالەتەکان لەگەڵ هەستایە بەس ساز زیاتر هەستە جوڵێنە ڕاستە ئەم شتە زۆر ڕاستە ئەمەش بۆ هۆکاریەوەی ئەم ئالەتە ئالەتێکی کوردیە تایبەتە بە نەتەوەکەمان میلەتی کورد هەر لە زووە بوون گوێی لە گۆرانەکان بوو بێت و گوێبیستی گۆرانەکان بوو بێ ئەو ئامێرە ینی ئامێرێک بۆ تەنها ئەم ئامێرە هینی کردووە ئاسفی کردو لەو کاتەدا ئەمەش بەڵگەیەکی وەکەم ئامێرێکی کوردیە سەر بە خێزانی ئامێرەژە تەلدارەکانیشە چەند جۆرێکیشی هەیە بەڵام زیاتر ئەو جۆرانی کە بەناوبانگن پێدەوترێت باغڵەمە و دیوان ئەم دوو جۆری زۆر بەناوبانگە جۆری تریشی هەیە بەڵام ئەم دوو جۆری لێرە زۆر بەناوبانگ باش جای سەمەگە بەتەنیا هەستکەم بەس بەتەنیا جملە ساز بێ زۆر باش پارچێک ئامادە یان لە بەرنامەتانان نییە وڵی خۆت بەتەنیابی چیە ژەنی یانی زۆر بێ کارشتەکان زۆر کاتێ هاتێ دەرونی خۆت ئارام بکەیتەوە سازەکە تێنی تۆڵی بە عسفێ بکەم باش مایکەکە
ئامیری ساز بۆکو تاواکەری بۆ قسەکانی ئەو کە چەند بەڵگەیەک هەیە بۆ لەگەڵ بەڵگە بەقۆتەکان بۆی بیسەرمێن کە ئامێرەکە کوردیە کاتی خۆی لە شاری دەرسیم لە کوردستانی باکوور دەوایە لە هەموو ماڵەکاندا ئامێری ساز هەبوایە یعنی وەکو واجب بوو لەسەر ئەوە هەبوایە ینی ئەگەر دەبای کەسێک شتەدا بووە بۆ نونە باوکەکە بووە دایکەکە بووە منداڵەکە بووە بیتوانی بە ئەم ئامێرە بژەنێت ئەگەر یەک ئاوازیش بە ئەگەر بە غاڵەتی و بە سەقەتیش بوو بەڵام ئەوە هەبێ و بیتوانێت بیکە بەڵێ زۆربەی ژەنیارە بەناوبانگەکان بڵین لە تورک و لە ناو کوردستانی باکووریش هەر کوردن حاضری دەبای چۆمانە پارچێ بێ والله بەدڵی بە حەزی تۆ کێشەوان نیە ئێمە چکە ساز پێمە بە هەموو ئامێرە میوزیکەکان هەرێکیان بە تەنیا چێژێکی خۆشی هەیە بەدەر لەوەی ئامێری ساز زیاتر لەگەڵ کورد دەگونجێ بۆ چکە خۆی ئامێرێکی حەزینە کوردیش وەکو دەزانی هەر لەکەیەوە بە حوزن و بە خەمەوە هاتووە کاتەر یەکەشتان خۆتان حازرکەن پارچەیەک لێستاوە ئامادەکەن مادام بەو ماژەنی ئێوەش ئامادەکاری بکەن پارچەکەمان کرد بەوە فێڵەکمان کردمان باش فەرموو تۆ مایکەکە بنەوە بە کاکە ئیلیا ئەش تۆزە قسەمان بۆ بکە و حازری بۆی کە پارچە میوزیکێکمان بۆ بژێنی تۆ باسی گیتارتان بۆ بکەم بەدڵنیاییەوە ئەکید پێشتر کەس دەبیستە بێ باش فەرموو گیتار ئالەتێکی زۆر تازەیە لە چاو هەموو ئالەتەکانی ترە لە 1970ەکانەوە سەری هەڵاوە ئەنتۆنیۆ تۆرس یەکەم کەس بۆ کە ئەم گیتاری ئێستەی داهێناوە پێشتر چەند جۆرێکی هەبووە کە لە عود و نزیک بە پیانۆ باروک تەلی زیاتر بووە تقریبا لە 8 تەل بەرەوسەرەوە عادەتەن هەبووە تا 12 تا 14 ئەڕۆیشت جا ئەو کاتە بە حکمی ئەوەی زانستەوە پێشکەوتو نەبووە ئەم تەلی نایلۆن و تەلی ستیل بەرهەم بێنن لە بە ڕیخۆڵی پشیلە تەلەکانیان لێ دروست کردو تا زیشی 1940ەکانی هەر ئەوانیان بەکارهێناوە ئەم پشی لە داماوانە بوونەتە هەروەڵە شتیکیان دەست نەکەوتووە کە ئەو تەلەی پێ دروستکەن بەس بەجددی ئەو دڵنی کە ئەو ڕیخۆڵێت دروستی ئەکات هیچ تەلێکی دەستکرد دروستی ناکات و دڵێکی زۆر زۆر تایبەتە خێنەوە بەزان ڕیخۆڵێ داماوانە دەرنەهێن دەستە خۆش دەزانیاریکی وڵات زۆر سەرنجڕاکێش بوو پارچەیەکی تۆش بە جۆمان لێ بێنێت زۆر چاک تۆش ئەو پارچەیەمان بۆ بژانایترا کە خۆ بەتەنیایی تۆ حەزەکەی گەورە میوزیکێک بێ ئەو کاتانەی بیرە سافەکەیت و تەناب داڵخۆ لای ئەم پارچە میوزیکەیە دەست خۆش سپاس بۆ تۆ ئاری ئاخر ئەوە دیقەتی شتێکمان لە کاتێکا کە کاکەیاد عسفیە کرد کاکە ئیلی عسفیە کرد ئار ئاواتە کرد و دەستەوا لێ کرد و چێڵێ
چی بۆڵی زۆر حەزلێتی تۆش ئەو ئەمێرانە من زۆر زۆرم حەزلێتی بە تایبەتی هەر پێش بەرنامەکەش کە هاتین وتم من سازێکی کلۆ ئەمێرانی زۆرم حەزلێ. باشە فێربوونی ساز ئاسانە؟ ئاسانە وڵی لە ڕاستیدا هیچ شتێک قورس نییەگە بۆ خۆت هەوڵی بۆ بدەیت و خۆتی بۆ ماندوو بکەین. ئەگەر لەسەر ئامێری موزیکەکان بڵین هیچ شتێک قورس نییە بەڵام کاتی دەبێت و دەبێت ڕۆژانە تەمرینی بۆ بکەیت و ئەمی کوردە داڵغەمان لای کاکڵی فێرەبی وانە بەخوای کاتخواتەنە لێکراوە. والله زۆر بە ڕۆژانە زۆر ینی خەڵکەکە زۆر حەزی لێتی خەڵک حەزی بۆم جۆرە ئالەتانە. تۆ بە چەندێ فێر بووی؟ وڵای من وەکو باسم کرد لە منداڵیەوە ینی لەگەڵم ئالەتانە بووم و بەس لە ڕێگای سیرکردن و گوێگرتنەوە لەوانی کە ئەو کەسانێکە بوون ئەم ئامێرانەیان ژەنیوە ڕاستی ئاوا فێر بووم نازانم یانی بڵم شێوازێکی تایبەتە بێ ئەوە نەبووە. کاکە عەلیجان ئابینۆ لای تۆش ئامادەی تۆش؟ وڵی ئامادەم بەڵام تۆ بەتەنیا ئاخر وتم سادەکە بکەم بە سۆڵۆ نەک کاخونەکەس باشە چکە بۆ کتابەکە من دادەنیشم بەتەنها لە ماڵەوە ناتوانیەوە بە سازەکە مەشغوڵە بەدڵنیاییەوە سۆڵۆی ساز ساز ئەگەر توای لێ وەرگریت و پارچێ خۆشی پێێتی خۆشت پێێتە؟ بەس بۆی ئاماژەیەکی پێ بکەم پێشەوە بۆی باڵەت تێنەگەن ئەو پارچە میوزیک ئێستا پێشکەش دەکەم بریتە لە مەقامێک و دوایی بەستەیەک بەستەکە لەلایەن هونەرمەندی بڵین باکووری کوردستان ئارەم تیگرانەوە گوتراوە بە زاراوە کرمانجیەکە بە زاراوە سۆرانیەکەش هونەرمەندی پایابەرز و خۆشەویست مامۆستا فەرازیرەک لێرەوە هیوای تەندروستێکی باشی بۆ دەخوازم گوتراوە بە تورکیەکەش گوتراوە بەڵام ئەوەی کە بە تورکیەکە گوتراوە هەر کوردێک گوتێتی بەڵام بە زاراوە تورکیەکە وتێتی بەیامەش گوێمان لێ بە کوردی کوردیەکەی. ئای دەستان دەست پەنجە و خۆش بێماندوونە بن سوپاس بۆ ئێوە یاخوا لەشتان ساغ بێ تا کۆتای پرۆگرام بەگەڵمانە مێننەوە ڕاستە وانی علیماندوو باشماندووتان بڕۆ بەڵێ پرۆگرامەکەمان جوانتر بێ بەڕاستی بۆ بەرهەمە جوانانی کە ئێوە پێشکەشمانەکەن جوانەکانی ئەو بەرنامەکەتان جوانتر کردووە لەبەرەوە پێمان خۆشە تا کۆتای لەگەڵمان بمێنەوە زۆر سوپاس بۆ ئێوە.